لحديث يكدا 3924 لصحيح الجامع دا أفرميت بيغمبر صلى الله عليه وسلم طوبى خوش بختي بو أو كسي يا داريك لبهج طوبى أجر 40 ساڵ تەیرێک بفڕێ بەژێ راسیە بەرەکەی نابڕێ ئەفەرمی ئەو دارە بوو ئەو کەسەیە خۆشبەختی بوو ئەو کەسە لمن رآني وآمن بي مرة بو ئەو کەسەی کەوا ئیمانی پێم هێناوە بینی مێتی و ئیمانی پێم هاوردا یەکجا تووبا بوو ئەو کەسەیە منیان بینیوە ئیمانیان پێم هاوردووە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت لە پاشاندا فەرمووی طوبى لمن لم يراني خۆشبەختی بوو ئەو کەسانەی کەوا منیان نەبینیوە وآمن بي وإيماني بيم هاوردووە منی نەبینیوە و ئیمانی پێم هاوردووە وەکو ئێمە ئینشاء الله جا چەند جار تووبە فەرمووی 7 مرات 7 جار خۆشبەختی بوو ئەو کەسەی کەوا منی نەبینیوە و ئیمانم پێ ئەهێنێت بۆچی جارێک بۆ سەحابە تووبا بێت بۆ ئێمە بۆچی 7 جار بێت چکە خوای پەروەردگار لە قورئاندا وصفی ئیماندارانەکە فەرمی ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب متقي أو كسيك إيماني هي بغيبيات إيمان من هي بخواي قورا إيمان من هي ببيغمبر صلى الله عليه وسلم إيمان من هي بناو قبر إيمان من هي بروج محشر إيمان من هي بجهنم إيمان من هي بجنة إيمان من هي بهمو بيغمبران إيمان من هي بهمو أو كتباني كخواي پروردگار داي قدو بوستر بيغمبران بويا لبر أو إيمان غيبية فرمويتي وطوبى لمن لم يراني وآمن بي 7 مرات خۆشبەختی 7 جار خۆشبەختی بوو ئەو کەسەی کەوا منی نەبینی و ئیمانی پێم هاوردووە و ڕۆژێکیان چووە خەبرسان پێغەمبەر صلى الله عليه وسلم 2888 لە سلسلە صحیحەدا لە قەبرسان سەلامی کرد لە قەبرسان لە ئەهلی قەبرسان لە پاشاندا فەرمووی وەدیدت ئەنی لەقیت ئیخوانی زۆر پێم خۆشە بگەیمایە بە براکانم فقال أصحابه أوليس نحن بإخوانك يا رسول الله صحابة فرمویان أي پیغمبری خوا ئێمە برات نیم ئێمە برای تۆ نیمان وا لەگەڵ تۆیەتین فقال بل أنتم أصحابي ئێوە هاوڕێی منن ئێوە أصحابي منن ولكن إخواني الذين آمنوا بي ولم يروني براكانم أوانن كإيمانيان بيم هاوردووە و نەمیان بینیوە ئەگەر ڕازیت کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم برا گەورەت بێت دە بە قسەی بکە و لە قسەی دەرمەچۆ ئێمەی داناوە بە برای خۆی ئەو کەسانە برا من کە ئیمانیان پێم هاوردووە و نەمیان بینیوە